لە شاری سلێمانی پێشانگایە کراوەتەوە بۆ نمایشکردنی بەرهەمە خۆماڵیەکان و بڕیارە ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. ئەوانەی بەشداری پێشانگاکەیان کردووە ئەو کۆمپانیا و کەسانن کە بەرهەمی ناوخۆییان هەیە و لە کارگەکانی کوردستان بەرهەمی دەهێنن. سەرپەرشتیاری پێشانگاکە دەڵێت نزیکەی 20 کۆمپانیا و خاوەنکار بەشداریان کردووە و لە بەرنەبوونی شوێنیش خاوەنکاری دیکە نەیتوانیوە بەشداری پێشانگاکە بکەن. ئامانجیش لەم کارە ناساندنی بەرهەمە خۆماڵیەکانە بە هاوڵاتیان. ئەم بازاڕە ویسمان فکرێک بوو ئێمە 5 گەنجی شاری سلێمانی بۆمان هات لەبەرێکە ویسمان بەرهەمە خۆماڵەکانی کە لەناو کوردستانە هەیە کارگەکان و براندەکان هەمووی بناسەنین. بەرهەمەکان هەر هەمووی خۆماڵیە، هەموو کارگەکان لەناو کوردستانان و هەموو بەرهەمەکانیان لەناو کوردستانە دروست دەکرێت. ئیڤنتەکە لەمڕۆ کە ڕۆژی هەینەیەکی مانگە دەست پێ ئەکات لە سەعات 11 بۆ 5 ئێوارە، سبەینش کە ڕۆژی شەممە ئەکات 2 مانگ بە هەمان شێوە بەردەوامە بێت. خاوەنکارەکانیش دەڵێن پێویستە بەرهەمی ناوخۆیی پەرەی زیاتری پێ بدرێت و لەلایەن هاوڵاتیانەوە زیاتر پشتگیری بکرێن بە جۆرێک تا کەلوپەلی خۆماڵی هەبێت کاڵای دەرەوە هاوردە نەکرێت. کارگە نێوخۆیەکان بتوانن پەرە بەکارەکانیان بدەن و بەرهەمی باشتر و زیاتر بخەنە بازاڕەوە. ئەم شتانە لە بابەت کوالیتیەوە ئەمە بە مشتری ماوتو هەمیشەش پێڵین یەکەم زۆقی مشتری بۆمە زۆر گرینگە یەکەم شت. لە بابەت کوالیتیۆمە بە هەم مشتریش دەڵین ئەو کوالیتە و ئەو سیاری لە هەر کوێشی ناو عێراق و دەرەوەی عێراقی دەستان کەوت ئەمە بە هەدیە هەموو شتەکان تەقدیم دەکەین. بەڵام بە تەنیا ستافیشی مەستافیش 11 کەسین 5-6 کس و 6 کوڕین بەشێک سینەکان دەکەن بەشێک قاپی دروست دەکەن بەشێک دارە بەڵام زۆربەی هەموو سەتا 99 ئیشەکانی ما ئیشی دەستن ینی معمەل و جیازی بە هیچ جورێک لە تێدا بەکار ناهێنین. ئێمە پێویستە هەوڵێکی جدی بدەین لەسەر و شارکردنەوەی هاوڵاتیانی ناوخۆی خۆمان کە بە پەرۆشەوە باوەش بکەنەوە بۆ ئەو بەرهەمانی کە لە کوردستانە بەرهەم دەهێنرێت. هیچ نەوێت تەنها بۆ جارێکیش بێت تێستی بکەن تاقی بکەنەوە بزانن جیاوازی ئەم بەرهەمەی ئێمە کە لێرەیە هەیە لەگەڵ بەرهەمەکانی ترا لە چ ڕوویەکەوەی هەڵبەتە ئێمە کە لێرەیە ئەڵین یەقین و باوەڕی تەواوەتیمان بە تواناکانی خۆمانە هەیە. بەهۆی پشتگیری نەکردنی زوتیاران و گەشە نەکردنی کارتی کشت و کاڵ لەلایەن حکوومەتەوە بەرهەمە ناوخۆیەکان سنووردارن و ناتوانن بە پێی پێویست خواستی هاوڵاتیان پڕ بکەنەوە. ئەوانەشی کە هەن ڕێژێکی کەمە. لە هەمان کاتا وەکو خاوەنکارەکان دەڵێت ئاسانکاریان بۆ ناکرێت و هاوکاریان وەکو پێویست نییە لەبەر ئەوە توانای مرۆییان کەمە و بەرهەمەکانیان سنووردارە.